بینەرانی عزیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوێمە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ، تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیسان پێشکەش لە خزمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەو خەوتووی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە سعید یێگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیس قسە باسەکەین سەبارەت بە تەسمیمی شۆڕای عالی کار لە رابطە لەگەڵ بەئیسڵا ئیزافەکردنی دەستمزدی ساڵی 1402. پێشەوەی پرسیارەکانم مارەسە بکەم، سعید یێگانەگە دەنگی منە بیسی بەخێربێی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس دەکەم. سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموون. زۆر سپاس بۆ تۆش. سعید یێگانە وەکو ئاگاداری لەلایەن شۆڕای عالی کارۆ بۆ ساڵی 1402 تەسمیمات سەبارەت بە بەئیسڵا ئیزافەکردنی حقوقی مزدوجیران و کاریگەران بەسا ئێعلام کراوە و حەزەکەم پێشەوەی بین واردی جزئیات بین سەبارەت بەم تەسمیماتە گەر تەوزیحاتێکی عمومیتە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەوزیع بدەین مەمنونە بم. فەرموو. خب وایە هەر ساڵ لەخەر لەسەر دەستمزد بۆ ساڵ ئایندا شۆڕای عالی کار کە بریتیە لە نمایندەی دەوڵەت و کارفەرما و بە ئیسلاح نمایندەی کاریگەران کە این خانەی کاریگەران جەمەوە تەسمیمەگرن بۆ کاریگەران لە ساڵایەندا چۆن زیندگیکەن، مەعیشەتیان چۆن بێت، دەستمزدیان چۆن بێت. تۆمانە هەرچەند دنیا ئاگادارە کە هەموو کەس دەزانێت کە مەسەلەی مەعیشەت و دەستمزد و ژیان ئەکسەر کرێکاران لە جامعەی ئێرانە شتێکی ڕۆژمەڕەس و 24 ساعتە بەطور واقعی کرێکاران تەک مەسەلەی مەعیشەت و گرانی و تۆڕۆما دەرگیرن. دەرنەتیجە مەسەلەی دەستمزد مەسەلەی ڕۆژانەس و ڕۆژانەی کاریگەران و ئەکسێت کرێکار و زەحمەت کێشە، نە مەسەلەی ئەوەسە کە ساڵێک لەسەری تەسمیم گرگێتەوەوانە. خب لەلایەکترەوە ئێمە لە شرایەتی ئینقلابیە خەریکین بەسەرەوەین و گشتمان دەزانین کە نزیک 6 مانگە جامعە ئێران بەرحاڵ هەرە ناو تەحوڵێکی ئینقلابیە و عمومی کرێکار و زەحمەتکێش بەلاخەرە ئەلەی فەقر، ئەلەی فەلاکەت، ئەلەی نەداری و ئختناق و سەرکوب دەستیان کرد بە مبارزەوە، ئەلەی جمهوری ئیسلامی هەرچەند بە قەول معروفە ئایسە مەقدارێ ئەترازات خیابانی کاشی پێیا کرد، وەلی ئەو جامعە خەریکە ئەجۆشێت لەسەر مەسەلەی دەستمزد و مەعیشەت، بەڵکو ئەساسان لەسەر زیندگی، لەسەر ئارامش، لەسەر ئاسایش کە هیچێک لەمان نەوجودی نیە لە جامعەی تحت حاکمیەتی جمهوری ئیسلامی خەریکن مبارزەکەن. ئەمە لەم شرایەتە خۆ جمهوری ئیسلامی تۆ تەلاشی ئەوەسە بە تەحمیل فەقر و فەلاکەت بە کاریگەر و شرایەتی بە شدت بۆ حرانی کە لە جامعە ئێرانە تەحمیل بگە بۆ مردمە ئەمەڵەن گەریکیانە کرێکار و زەحمەتکێش وەکسێرتم وها دەرگیر مەسەلەی مەعیشەت و مەسەلەی نان دەرهاوردن و گوزەران خۆیان وها مەشغوڵکات کە ئەسڵەن فکر بەوە نەکەنەوە کە بالاخره چزانم لەفکر ئایندەیە بن، تەلاشکەن خۆیان متشەکل بکەن، تەلاشکەن بالاخره هەمزەمان و لە کنار باقی ئەعتراز و مبارزەکە ناو جامعە وجودی هەیە، لە کنار معلمان و بانشەستگانەوە کرێکاریش بێنەمەیان بالاخره داوای حەق خۆیان کەنەوەوانە. منتها لەلایەکتیشەوە خۆ کاریگەر حەقی هەیە، کاریگەر حەقی هەیە بالاخره تا زمانێکە جمهوری ئیسلامی هە لە قودرەتە بالاخره داوای حەق خۆی کات، وەی کە زیندگی خۆی مەقدارێک بەئیسڵا ئاسایشی فرەتر بێت، دەستمزدی بچێتە سەر ڕفاعی مەقداری فرەتر بێ، هەرچەند توام ئەعترازات و مبارزە لەسەر مەسەلەی دەستمزد و ئەوەی کە ماوانە چەندمان حقوق نادەرگێت و لەسەر مەزایە و غیرەوەرە ئەمە وەڵەن بێجوابمێنێتەوە تۆ ئەحتساب و مبارزاتەکە کردێت جمهوری ئیسلامی کە گوێ نادا، بەڵکو تۆ شاهدەوەیتە کە ڕۆژ بە ڕۆژ مەسەلەی بوحران و چوزانم گرانی و تۆڕم ئەمەڵە خەریکە فشار بەسەر کاریگەرە فرەتەوێتەوە، زیندگیان فرەتر بەئیسڵا بە نابودیە کێشکێتەوەمانە. لەم شرایەتە کامەڵان بوحرانیە کە ئەم گشتە گرانی و تۆڕمە سەلعان مەسەڵەن شۆڕای عالی کاری ساڵ تەسمی گرگە 27% ئسمەن بەخۆ کاریگەر ئیزافە بگری و فەراموشی ناوی بکەین کە ساڵ گوزشتە وتیان هەرم شۆڕای عالی کاری تەسمی کرد 54.7% بەخۆ کاریگەر ئیزافە ببێت، بەڵام لە ئاخرەوە حتا بە ئەعترازات خودی کاریگەران توانیان تەحمیلکەن بە کارفەرما و ئەمانە کە 10% حتا لە حقوقیان پێیاندا.
وباخیکەی ئەمەڵان پای ئەجرای نەچوونەوەوانە لەنە گەرەکمە بێژم حتا ئەوە شتێک کە شۆرای عالیکار بەسڵا حتا لە محدودە خەریکە تەسلیمەگرێت و ئەعلامەکە حتاوانێکی ئەجرا ناکردیوە هەر کارفەرما سەرمایه‌داری بەمێل خۆی بالاخره حقوقات بە کاریگەر وشتە تازە دەستمۆزێک کە تەعینیان کردگا بەقەڵ بەسڵا ئاخرین تەسلیمی کە شۆرای عال کردیە وتیگە 5,308,284 تمەن 1,100,000 تمەتیان حق مەسکەن و 900,000 تمەن بوون کارەکاری کە ئەمانە بوون کارەگەری و حق مەسکەن لە واقع عجز و مەزایاس یعنی بە فرێک لە کاریگەران تعلق ناگرێت بتۆر مثال کارگەرانی کە هەن لە کارگەرە کەمتر لە 10 نەفەر هەست جزء قانونکانی یا حتا فرێک کاریگەران ئەکسەرن مەسەن بیمەی دەرمانیان پێ تعلق ناگرێت گەرەکمە بێژم حتا لەم چوارچێوە کە قانونکارە هەست فرێک کاریگەران لەم چوارچێوە قەرار ناگرن و تۆ مەزایە و حق مەسکەن ئەوڵات سەنەوات و غیرە و غیرە پێیان تعلق ناگرێت بە تۆر واقعی من جز تازەمە جز حقوق پایەی کارگەرانی کە کارگەریان ڕسمی ولا کارگەر ڕۆژمەزد پەیمانی کە بەشدەت استثماریانە کرد کاریگەر ساختمانی ئەمانە ئەسەن شمول ئەم قانونکار و بیمەی دەرمانیوانە بە تۆر واقعی ناون گەرەکمە بێژم کە دەستمۆزێکە حتا ئەمان تعیینەکەن ئەکسەرن کارگەر حتا ئەم دەستمۆز پێ تعلق ناگرێت بە تۆ ئەم مەزایە و حق مەسکەن و ئەولاد و سەنەوات و غیرە و غیرە تقریبا الآن بەم 27% ئیزافەی بە حقوق کاریگەر حدوداً 8 ملیۆن و 8.5 ملیۆن بە کارگەر توان تعلق بگرێت کە ئشارەت پێ کرد ئەکسریەت کارگەر حتا توانن لەمە محروم بن ئەمە مەزایە پێیان تعلق نەگرێت بۆ مێن و سەر حداقلی دەستمۆز کە 5 ملیۆن و مەسەن 308,000 تمەنە وهەروەکە ئشارێکم پێ کرد ئەمانە هیچ اعتبارێکی نییە ئەمە ئەسمەنە هەروەکە ئشارە پێ سال گوزەشتە ئەسەن ئەو شتەکە خودی شۆرای عالی کار ئیعلامی کرد ئەم دەستمۆزیانە بە کاریگەران نەدا و حتا شەڕیان کرد لەسەرەوەی 10% 15%یان پێ بدەن منتها 27% لە شرایەتی کە هەست کە الآن تەوەڕن 50% طبق ئامار خۆتی دەوڵەت و حتا مەیدانیەژن 70% مەیدانی بۆ معناکە ئەو شتەکە کە نیاز ڕۆژانەی مردمە خۆراک و ئەوەی کە مردم ژیانی پێوەکان بەتایبەت تەبەقەی خوارجامە تەبەقەی کاریگەر فەقیر و هەژارەوانە کە زیندگیان بەم شتێک ئیبتیدایی ئەوگزەریت وەمانە ئەوانە 70% لە واقع تۆڕم مەیدانی و ڕۆژ بە ڕۆژەم تۆڕم وەگەرێکی خەریفرەترێتەوە و نکتەی تر ناوی فراموشکن کە دەوڵەت ئەمدەن خەریکە بە گرانکردن ئەجناس و ما يحتاج ئەومە ئەو شتەکە کە نیاز و مردمەسە خەریکە لەم تەریقەوە بێسڵا کەمبوت بێسڵا پوڵی خۆی خەریکە جبرانەکاتەوە کەمبوت بێسڵا و بەرنامەگەر ساڵانەیانە کە ئێکاتە چزانم سەرف سەر و غیرە و غیرە گەرەکمە بێژم لە هەر زاوی کە تۆ تواشایەکەی ئەم 27% ئەتوانێت حتا 10 ڕۆژ زندگی کاریگەری لەم شرایەتە بوحرانی و گرانیە ئەتوانێت تەمین کە واقعی 20 ڕۆژەکەی تر بۆ مەسەلەی گوزەران زندگیان بهداشتیان مەدرسەی مناڵیان و غیرە و غیرە و تۆ مخارجێک هەست ناچارن ئەم شتە فشارە تحملکردنەوەوانە گەرەکمە بێژم بەم 27% نەوەی کە تەغییری لە ژیان کاریگەر و گوزەران زندگی و معیشەت ئەکسریت کە کارکرد و زەحمەتکێشە بۆ جوانانەی بەڵکو باتەوەجە بە ئەوزای بەحرانی کەریارە نەعەز ڕۆژ بە ڕۆژ لە واقع ئەم فشارە بەسەر سفری کارگەر و زەحمەتکێشە فرەترەوێتەوە لە نەتیجە ئەمە نەکۆکێکا بە کارگەر بەڵکو بە ئیسڵا لەم شرایەتە بەحرانی فرەتر فشار بەسەر کارگەر و زەحمەتکێش دێت زۆر سپاس بۆ تەوزیحەکانە سایدێگانە تەوزیحاتێکی مفەسەلتدا با تۆزی بۆی خۆی ئیشارە کرد ئەلبەتە هێشتا 27% قەتعی نییە باز لە 20 تا 27% کرێکەویژەکەوێتە ناوە و بەیسا کۆریدۆرانەی کە معلوم نییە ئەمە کەی دەستی ئەم کرێکار و زەحمەتکێش و مزبوجیران ناگرێ باز لەم 27% دەکرێت کە حقوق ئیزافە دەکرێت لە حاڵێکا لە تەوەڕۆم لە 44% تا 51% بە قەولی مارۆ وەختی ئەماگەر ئەم 27% ئیزافە کرێ کرێکار و مزبوجیر هەمیشە هەشتی لە گرێوی نۆیەتی ئەمە لە حاڵێکا لە باشترین حاڵەتە کە ئەم ئیزافە دەستمزدەش بەو کەسانەی کە کارەکردن و کار دەکەن و کاریان هەدە و دەستمزدیان هەدە و بەسا شاغڵن بە قەولی تۆ ئیشارەت پێکرد ماکس حەدێکسەرەکەی کاتە 8 ملیۆن ئەمە لە حاڵێکاکە بۆ کەسانێک کە کارەکەن ئەکا 8 ملیۆن دەستمزدی یا دەرامەدی 10 تا 12 ملیۆن لە ژێر خەتی فەقرا باسەکرێ
وای بە حاڵی ئەو کەسە و ملیۆنا و هەزاران و ملیۆنا کرێکارەی کە کاریان نییە، دەرامەتی سابتیان نییە، منداڵیان هەیە، چۆن لەم جامعەیەک وڵاتێکە لەسەر زەخایری سەروەتی پێنجمی کشوەری سەروەتمەندی دنیا خەوتووە، وەختی کۆمەک بە جەریانای ترۆریست و حیزبوڵڵا و شاخەهای ڕەنگاوڕەنگی حیزبوڵایی بێ قەید و شەرت چەمەدان ملیارد کۆمەکە کرێ، بەڵام وەختی بە کەسانی شەریفی ئەو جامعە کە کۆمەلگا دەچەرخێنن ئاوا دەرسەد و قەترەی دەستمزیانی دافاکەن. کرێکاران جامعەی ملیۆنی تەبەقەی کاریگەر و مزمگیری ئەو جامعە لە مقابل ئەم تەسمیماتەی دەوڵەتی وحشی سەرمایه‌داری دەبێت چه عەکسوالعەمەلی نیشاندەن. با تەوەجۆ بەوەی کە خۆشت ئیشارەت کرد بە فەزای ڕادیکاڵ و ئینقلابی و ئاورێکە لە ژێرپای جمهوری ئیسلامیە کراوەتەوە تاکەی بێت تەمکینکەن بەم قەترەچکانی سیاسەتی دەستمزدی جمهوری ئیسلامی. ولی دەزانین چۆنە بالاخەرە ئینسانێک کە کارەکات زەحمەتە کێشە ڕۆژانە بالاخەرە بۆ ئەوەسە کە زندگی تامین بێ، آخر مانگ تێت ئەشێت کرایە ماڵ بدا، ئەشێت سوزانە پول دەرمانی تامین کات، ئەشێت پول مەخارج مەدرسە مناڵەکانی تامین کات. بالاخەرە ناچارە ئێعترازکە، ناچارە مبارزە کات، حتا تا زمانی کە بالاخەرە جمهوری ئیسلامی لە قودرەتا بێت بالاخەرە مەجبورە بۆ ئەوەی کە معیشەتی باشتر بێت، کە ژیانی باشتر بێت، گوزارانی باشتر بێت، تەلاش و مبارزە کات و ئەم تەلاش و مبارزە بە تۆر واقعی ڕۆژانە ئێدامێ هەیە لەلایەن کرێکاران و لەلایەن زەحمەتکێشان و سوزانم لەلایەن ئەو کەسانە کە بەرحاڵ گوزەران و زندگیان بە فرۆشتنی کاریان ڕۆژانە ئاگوزاری، وەکو کارگەر ساختمانی، وەکو کارگەری پەیمانی کە ناچارە بڕێتە دەرەوە نیروی کاری بفرۆشی بۆیە کە بالاخەرە لەسەرمان خۆقێکی بێت و زندگی تامین بێ، کرایە ماڵت دات و غێرە و غێرە. منتەها تۆ لە جامعەیەکە خەریکی زندگیەکەیت، ئەوڵە هیچ کەم لەوانە تامین نییە، سانیانی هیچ نۆرم و قانونی لەو جامعە جاری نییە کە بالاخەرە تۆ ئەگەر خەریکی کارەکەی سەر بۆش بواقع حقوقەکەت بدرگێت لە فرێک مەراکز تۆلیدیە، لە فرێک کارخانە و سوزانم کارگا و غێرا غێرە وا بووگە 2 مانگ 3 مانگ لە مەعادنە کاریگەران وارزاکەن بۆ 4 مانگ خۆقیان پێ نەدریا، یعنی هیچ نۆرم و قانونی لەو جامعە نییە. بە زمانی کەش ئەو کاریگەرێتی ئێعترازەکات ئێعتیسابەکات لە مەقابڵی و سەرکوب و سوزانم بەرخوردگەر ئەمنیەتی و ئەو شرایطە بسیار ئەمنیەتی کە لە کارخانەگەلا بە وجودیان ناوەرگە بینێ لەمەوبەر زۆر ئاهەن ئەسفان بۆ ئەعترازیان کە تەبدیلیان کرد بە پادگان و تەدا زۆر کاریگەریان گرتومان. وهروە لە قسەکان ئەوەیشمان پێم ئیشارە کرد، ئێمە هەینە شرایطی ئینقلابیە، ئیمڕۆ جامعە خەریکە تەلاشەکات نە لەسەر مەسەلەی دەستمزد و معیشەت، ئەو مبارزەکە لە 6 مانگ گوزەشتە لە خیابانەکانە دەستی پێ کرد، تەنها عەلەی ئیختناق و مەسەلەی حجاب و ئەمانە نەبوو، دەرواقع مردم بە تۆرە عام، مردم بە تۆرە کولی و ئەکسەریەتەوە مردمە کرێکار و زەحمەتکێش و بالاخەرە هەژار و فەقیر لەو جامعە بەدەستم زندگی واتکنەتەن لەسەر گوزەران زندگیان، لەسەر مەسەلەی حقوقیان، لەسەر گرانی و تۆڕم و لەسەر ئیختناق و سەرکوب. بۆیە ئەو جامعە ئەجۆشێت و دەستی گرگە بۆ مبارزە ئەمانە و لە کنارێکیە خۆ شاهد ئێعتراز و مبارزەی معلمان، بازنشستگان، کاریگەران بۆی تۆمان. منتها حقیقەتەوە یەک حقیقەت هەیە خودی ئەم 6 مانگە نیشانیدا کە ئەگەر جامعەی ئێران لە کرێکارە بیگرە تا زەحمەتکێش، تا ژنان، تا جوانان، تا هەموو کەسێک لەو جامعە، ئەکسەریەت ئەو جامعەکە بەدەست فەقر و فەلاکەت و سوزان بە تەنگ هاتکن واقعاً جەهەنەمکیان بۆیان دروست کرد، چارەیەکیان نیە جزەوەی کە لەو شرایطە عبور بکەن. بالاخەرە ئێمە بارها لەم تریبونە باسمان کردگە حقیقەتەوە یەکە جمهوری ئیسلامی بۆ ئێدامەی بەقای خۆی بۆ حیات خۆی تۆ تەمەرکوزی هەر لەسەر ئەوە بەلحاز ماڵی خۆی تامین کات، نیروگە نظامی تامین کات، نیروگەر بەسیجی تامین کات، لەباس شخصی تامین کات. و لە 43 ساڵی گوزەشتە واقعاً تۆ سەرمایەکی لەسەرمەدانا بۆ ڕۆژێکی ئاوا کە بالاخەر وەکو ئەبزار سەرکوب بەدەستی بچێت دەگەشت جامعە بچێت دەگەشت مردم و ئێعترازی سەرکوب کاتەوەمانە. و جمهوری ئیسلامی ئەلعان نەئەتوانێت و نەگەرێکێ لە واقع ژیان مردم دروست کات. ئەوە شتێکی زۆر ئاشکراست. 1001 دانە تەحتێرن خودی دەوڵەت، نەتەنیا دەوڵەت ڕئیسی دەوڵەتەکە قبلی شومانە نەوەی کە بێهودی لە اقتصاد و لە معیشەت ئەو جامعە بۆ وجودنا بەڵکە ڕۆژ بە ڕۆژ ئەوزاع بۆ حەرانیترەوێتەوە، هەر تەرح و بەرنامێکیش تێرن بە بنبەست و بەڕوێت دەرواقع بەدەلیلەوەی کە
خودی جمهوری ئیسلامی نامەشروعە بەخاطرەوەی کە جمهوری ئیسلامی نەرە داخڵە بەڵکو حتا لە دەروێشە کەسی دیان خەیری پیانانێت منزەوی بووگەسەوە بالاخره تۆ لە جامعەیەکە حتا وەکو کشوەرێکی سەرمایەداریش کە لە دنیا مەرسومە تۆ گەرەکۆ بێت بالاخره ژیان تامینکەی شغل تۆلیدکەی ئیمکانات اقتصادی بە وجود بێت تۆشێ رابطت بێت رابطێکی حەسەن بێت بتوانی سەرمایە گوزاری بکرێ بۆ سەرمایە لە گردشە بێ سەرمایە تۆلیدکە کار تۆلیدکە شغل تۆلیدکە حتا لە چوارچێوەی جامعەی سەرمایەداریە کە جمهوری ئیسلامی بە نەزەرم فرد دواتر لە مۆزیێتە هەست نەبوت خودی ئەو مەردمە قبوڵە نەبوو ئەفکار ئەمە میلەتە دنیا نەبوو حتا دەوڵەتگەل ئەم گشتی کێشە و هێنا لەسەر حضور جمهوری ئیسلامی لە دەرەوە توریزم و غیره و غیره گشتە سەرمان سەر لە نەتیجە هەروە کە ئەشارەم پێ کرد بالاخره کارگەر حەقیە مبارزەکە حەقیە ئەترازکە ئەحتساب بکە بۆی کە ژیانی باش بێت منتەها یەک واقعیەتەس ئەویش ئەوەسەکە تا جمهوری ئیسلامی بێ زندگی مردم هەرەمەسە ئەمە زۆر ئاشکرا و زۆر ڕۆشنە جمهوری ئیسلامی بێ تا زمانێک کە جمهوری ئیسلامی بێ وەزعیەت معیشەت و اقتصاد مردم هەرەمەسە تا زمانێک کە جمهوری ئیسلامی بێ اعتراض هەر کەسێ اعتراض کات سەرکوبیەکەن دەستگیریەکەن شکنجەیەکەن زیندانیەکەن ئەم ڕژیمە لە نەزەر مردم ئێران و لە حەداقل ئەتوان بێژم ئەکسەریەت مردم ئێران کرێکار و زەحمەتکێش و ژنان و غیره و غیره مەشروعیەتی نەماگەبووە ئەم 6 مانگ گوزەشتە کە مەبارزە و اعتراضی دەستی پێکرد دەها کەس گیانیان لەدەستا هەزاران نەفەر خریاگە زیندان دقیقەن لەسەر مەسە کە ئەو جامعە بۆ نەتیجەگەیکە کە ئەشێت لە جمهوری ئیسلامی عبورکە تا زمانی کە جمهوری ئیسلامی بێت وەز لەمە باشتر ناوێت و زۆر خراپترەوەی و ڕۆژ خراپتر بووگە تو باشە گرانی و تۆڕم کە سەعاتیە ئەسان هیچ کۆنتترۆنی ئەرزش بوو مرتب بچێتە خوارەوە نسبەت بە ئەرزش باقی پوڵەکانتر ومانە بە قەڵ خۆیان نەژنە مردمە بە ڕیال حقوقەگرن بە دلار خەریکەن خەرجەکەن و تا زمانی کە ئەم ڕژیمە بێت ئەم وەسە بە قەرارە باشتر نابێت و خراپتر بێت ئەمە دنیا زانێ خودی ئەو مردمیشا زانێ ئەو کریکاریشا زانێ کە ئێمڕۆ خەریکن تعینەکەن 27% دەستمۆزگە گۆشێک بچکیش لە زندگی ناتوانێت تامینکە لە مشکلاتی ناتوانێت تامینکە لە مەیشەتیی ناتوانێت تامینکە لەنجا ڕێگەیەک نەماسۆ بۆی کە کرێکار بڕێ بۆ دەستمۆزدی بۆ حەقی مبارزەکە معلومە وەتا حتا بۆی چە دەبێت متحد بێت حتا لەسەر مەسئلە ئەگەرکی ئاعتراضکە 27 دەستمۆز بێژێت تۆڕم 50% تۆشی 50% بە تۆر واقعی حقوقم بۆیتە سەر تا بتوانێت تەناسوبی ئیجاد بێت لە زندگی منە بتوانم کرێ ماڵ و هەموو بەخارجێکم پەرداخت کەمەوانە دەبێت حتا بۆی چە متشەکل مبارزەکە دەبێت حتا بۆ مبارزەکەی سەراسەریکە حتا ئەگەر گەرێکی بێت دەستمۆز و اعتراض بەم دەستمۆزە بکاتە محور مبارزەی خۆی ئەم سەف لە مبارزە و اعتسابە بە نەزەر من ناتوانێت جواب بگوێ ناتوانێت حتا دەوڵەت وادار کات فشاری بۆ بێرێ کە مەسەن دەستمۆزەکان بواتە سەر لەنجێ ڕێگەیەک نەماوەسە کە لە کنار باقی اعتراضات توی و کاریگەریش دەبێت متشەکلتر و متحدتر دەستپات بواخان بە حساباتێکی زۆر وەسیعترەوە واتوانێت نەخشی ئیفاکە بە تۆڕ واقعی و انتظاری چارزە تەبقەی کاریگەر کەگەر قدرتمەند بە مەیدان بێت بە نەزەر من ئەتوانێت تناسبخوا تەغییر بە ئەتوانێت مەسیر مبارزە تەغییر بدا ئەتوانێت تناسبخوا بە نەفخۆی و هاوتەوەخەکان خۆی بە نەڤژنان لە جەمعیان تەغییر بدا و ئەمە انتظارەکە بە نەزەر من ئەچێت کە کاریگەری ئەمڕۆ نەتەنیا لەسەر دەستمۆز بەڵکو بەشێ قاتعانەتر بێتە مەیدان وە بەلاقل نەخشخۆی ئیفاکە زۆر ساڵ بۆ تۆبیعەکان سای دێگانە وەختمان زۆر نەماوە حەزەکەم پرسیارێکی تر بکەم تۆ ئیشارەت پێ کرد بەم وەزیەتە نابەسامانە و حاکمیەتی 44 ساڵەی جمهوری ئیسلامی لەم 44 ساڵەدا بە دقیقە و سەعات نیشانی داوە هیچ نزیکایەتی و قەرابەتێکی لەگەڵ مەنافع و خاست و ڕەفا و ئەمنیەت و ئاسایشی ئەو کۆمەلگا نییە حداقل 70-80% ئەو کۆمەلگا منهایەوانەی کە خۆیان جۆرێگە و سیستمی جمهوری ئیسلامیان ڕاگرتووە و دەخۆن و زیندگی لاکسریانە بە قەولی معروف لە مقابل بالاخره جەمعێکی ملیۆنی یا چەند ملیۆنی خەڵکی ئەو کۆمەلگا شاغڕن و کاریگەرن و حقوقیان هەیە و بە ئیسلاح کاریان هەیە ملیۆنها ئینسان شغلی ئازادیان هەیە دەستفرۆشن بە بەدبەختی ئەو ژیانە نالەبار و ڕەشەی خۆیان دەگوزارێنن بالاخره خەڵکی کۆمەلگای ئێرانیش بەمە گەیشتوون کە واقعاً تا جمهوری ئیسلامی ئێرە جۆرەی تۆ باس کرد تا جمهوری ئیسلامی سەعاتی زیاتر لە قودرەتا بێ نەک وەزعەکە باشتر نابێ خراپتریشە بێ
مادام ئەمەیان لێ ڕۆشنە وامی ئەتراز و مبارزەشەدا ئایا تەنیا وەزیفەی تەبەقەی کاریگەر ئەو بەخشەی وا کاری هەیە و لەگەڵ دەستموزی کەم و زۆر سەرۆکاری هەیە ئەرک و وەزایفی ئەوە یا ئەرک و وەزایفی ئەو ملیۆنها خەڵکەشن کە ڕەنگە ڕەبتیان بەم 27% ئیزافە دەستموزەش نەبێ لە مقابل ئەم نابەسامانی و ڕەشی و گرانی و هەژاری و نەداریە وەزیفەی ئەم 70% خەڵکی ئەو کۆمەلگا کە دەزانن جمهوری ئیسلامی هیچ کارێکی مثبت بۆوان ناکە ئاخرین تەسمیمیان دەبێت چی بێ چی زەروریە دەبێ بیکەن زەرورەتی بە نەزەر من ئەدامەی مبارزەس هەر ئەو شتەکە لە 6 مانگ گوزەشتای مەشاهدی بووین اعتراض و مبارزە و ناڕزایەتی دەبێت تبدیل بێ بە قدرەتێکی متشەکل لە جامعانەی جمهوری ئیسلامی ئەگەر جامعە بۆ نەتیجە گەیگە کە بە نەزەر من وایە کە ژیان تەک جمهوری ئیسلامی تازە ممکن نییە و ئیمکان ئەوەی کە مردم توان ئاوە ئەدام بدەن بە ژیانیان ممکن نییە و تۆ تەلاش خۆیان کردگە بە نەتیجە نەگەیگە دە نەتیجە ڕێگەیەکتر نەماوەسە جزەوەی کە ئەم 70 ملیۆنە تۆ بێژە 20 ملیۆن تۆ بێژە 25 ملیۆن لە هەر تەحوڵێک ئینقلابیە لە هەر تەحوڵێک اجتماعیە 20 ملیۆن بێت ناخێبە نەتوانێت تەکلیف و ڕژیمە ڕۆشنەکاتەوە بەسڵات گوزەرکە لەو شرایطە کە تیا وجودی هەسووانە تو انقلاب 57 دقیقە نوا بوو لە نیچە نەبوو کرێکە نەبوو ژن نەبوو جوان نەبوو هەموو کەس لەو جامعە ئەکسەریەتی مردمە کە گرفتار بوون بە تۆڕە واقعی ژیانیان معیشەتیان گوزەرانیان ئازادیان هەموو شتی کە لەواقع ژێرپانراگە 43 ساڵ ژێرپانراوە چارێکنی جزەوەی کە بالاخره ئەدامەی مبارزە بووە ئەم 6 مانگ مبارزە بە نەزەر تەجاربێکی زۆر هەنگۆفتی بووە و مردم پێشڕای زیادیان بووگە درستە جمهوری ئیسلامی هێشتا لە قدرتە هێشتا ئەگرێت و ئەبڕێت و چزانم ئادەم ڕوایە کاتوانە گشتمانە هەز ئەمە تەنیا ئەبزار جمهوری ئیسلامی بووگە لە طول عمریا تا ئێستا و ئیسش بە تۆ قدرەتی و بالاخره بۆ حفظ ئەم نەزامە و چزانم بۆ ئیدامەی حیات خۆی لە هەرچی ئەبزار سەرکوبی ئیستفادەکەەوە خەریکە ئێکات منتخب على رغم وانت أبينيت أو مبارزة اعتراض وجودي هس أو ديوار وحشة تشكياغا أو ترس تشكياغا تشل درون زندانا تشل دروي زندانا خانوادي جيان بخت كان زور باشكرا قسا كان ويك أو مرتم واقعا بو نتيجة كان أم رجيم رفتانية أم رجيم أشي برويت يبقى بطور واقعي شي تشكي نماغا تو بنظر من الرجيم يجي بشدة درماندا بشدة بحراني تو شاید مثلا قسەکان خامنەیکە یا باقی سەرانتری ئەمانە بە تۆر واقعی ئەم ڕژیمە شکیاگە بە قەڵ کوردیێژی ڕیش و پەشمی ڕژیاگە و تەنیا ئەبزارێکە ئەم بەدەسیوەگە هەر ئەمە زەرەی بە قەڵ معروف و سەرکوب و اختناق ومانەسە و ئەمیشی تر جواب بووینەوە بە نەزەر من مردم قبولی ناکەن لەم شرایط اختناقا مردم اعتراض خۆیان نەکەن و مبارزەی خۆیان نەکەن لە نەتیجە تاوجێگە بە خودی ئەو مردم هەڵەگەڕێتەوە خۆ 6 مانگ گوزەشە شاید اعتراضات تو دەیوەسیە بووین دەبێ ئەمەدام پێیەکە وە قدرەتمەندتر متشەکلتر بێنە خیان بەقەرە ئەم 6 مانگشە تجاربێکی زۆر گەورەی بووە هەروەها تو سەنگەگەری فرەحەت هیناون تو تماشای ئەو جامعەکە ژنان بێڕوسەریەکەن ئەمەڵەن مەسلەی پارتای جنسی مەسلەی حجاب ئەمەڵەن شکانیان بە تۆڕە واقعی تەحمیلیان کرد بە دەوڵەتی جمهوری ئیسلامی خۆ کارگەرانی لۆ لاواتوان بە نەزەرم بە احتسابگەر گەورە بە احتسابگەر قدرەتمەند سەراسەری متحد بە نەزەر من ئەتوانن گەورەترین تەسیریان بێ لە ڕەوەندەمە ئینقلابە كالآن جاري لنا تدن تناسب خواب بطور واقعي أوسك تو مثلا فرض كنا نفط بتروشيمي خودروسازي معادن برحال ويك نفس اقتصادم دولة سوا زندگی بواگذاری اقتصادی بواگذاری اگر هفته 10 روز واقعا السابع ممكن رجامات وان بنظر من سندقون كافر راحت تجارب تاريخي شز انقلاب 57 شروع دانشا ريگيك نماسو بنظر ريگيك نماسو خودي عمر میشازان جزويكا بالاخره تو تلاش خۆیان بکەن بە هەر شوێک بۆیانە کردی اعتراض بکەن اعتصاب بکەن معلمان بازنشستەکان بە تۆر واقعی گشتی چەند هەر لەمەیانە منتە ئەمانە گشتێکی سەراسەریتر بێتەوە متحتر بێتەوە تا یەکە بتوانن تەکلیف خۆیان تەکەم ڕژیمە ڕۆشن بکەن زۆر سپاس سەیدێگانە وەختەکەمان تەواو بووە زۆر سپاس بۆ تۆزیەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا
سپاس بۆ ئێوەشمان. زۆر سپاس. بینەرانی عزیز و خۆشەویست، بەم جۆراتی نەکۆتایی بەشە لە بەرنامەی ڕووی تەلەڤیزیۆنی پەرتۆ. داوەتەکەم بیناری ئیدامەی بەرنامەکان بن. کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم.